بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، هذا زنجير باسي خدمتي فرمایشتەکانی پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم هەموو شەوێک فرمایشتیان دوو فرمایش لە خزمەتی جەنابتان باسەکەین بە عنوانی ئەوەی باشترین کارەکانی موسڵمان چییە، بە تایبەتی لەم مانگە ئەنجام بدەین باشە ئینشاءالله. هەرچینە خزمەتی فرمایشتێکی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمێ أفضلكم من تعلم القرآن وعلمه، واتا باشترین کەس لە ئێوە ئەو کەسەیە کە قورئان فێر دەبێت پاشان خەڵکیش فێر دەکات. کەواتە ئەمە یەکێکە لەوانەی کە پێغەمبەری خوا هانمانەدا صلى الله عليه وسلم کە قورئان فێر بین و خەڵکیش فێر بکەین، چونکە گرنگە بە تایبەتی لەم مانگە پیرۆزەدا ئینسان ئەتوانێت بەشدار بێ لەو شوێنانەی کە قورئانی تایە و قورئانی تیا دەنخوێنرێت. ئێمە دووبارەی دەکەینەوە، ئێمە یێواران هەموو ڕۆژی ختمەی قورئانەکەین بە ئیزنی خوا. ئەو پیا و بەڕێزانە دێن تقریبا لە 4:30 بۆ 5 دەست پێەکەین، تقریبا ئەگەیتە 6 ئاوا. هەر کەسێ ئەتوانێت بەشدار بێەوە باشترە، ئەگەر نەخوێنێت شەی گوێ بگرێ بۆی دەنووسرێ ئینشاءالله. فرمایشتێکی پێغەمبەری خوا هەیە صلى الله عليه وسلم فەرمێ دانەیەکی تر خەیر الناس خەیرکم ئەحسنکم قەضاء، باشترین خەڵک لە ئێوە ئەو کەسانن کە قەرزەکانیان بە جوانی ئەدەنە خاوەنەکانی. ئەمە زۆر گرنگە، ئەو کەسانە باشترین خەڵکن کە قەرزەکانیان کاتێک قەرزەکەن قەرزەکەیان بە جوانی ئەدەن. کەواتە کەسێک ئەگەر قەرزی کرد لە کەسێک قەرزەکەی بە جوانی نەدا باشترین خەڵک نییە. ئەمە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم. بۆیە ئەوانەی کە قەرزارن ئەیان ئەوێ بنە باشترین کەس با قەرزەکەیان بدەنەوە، پێغەمبەری خوا مەدحیان ئەکا. خوای گەورە لێمان وەرگرێ فەرموون با نوێژەکانمان بکەن.